پشتیوانی بۆ هاوڵاتیانی عەفرین و ناڕەزایی بەرامبەر تۆبارانکردنی تورکیا بۆ ناوچەکانی دەوروبەری ئەو شارە لە واشنتن دیسی سازکرا. من لەو باوەڕەدام ئەمریکا دەبێت بە تەواوی پشتیوانی ڕۆژئاوا و کورد بکات کە دژی داعش دەجەنگن لە پێناو ئازادیدا. تۆ دەزانی لە ڕووی استراتیژیەوە ئەوان باشترین هاوپەیمانی ئێمن. لە ڕووی ئەخلاقیشەوە من شانازی بەو پشتیوانیە دەکەم بۆ ڕۆژئاوا لە کاتێکدا کوردانی باکوور و باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە پێناو ئازادیدا خەبات دەکەن. ئەوان پیان وایە کە شەڕی داعش و تیرۆریزم کۆتایی نەهاتووە بەردەوامە. من 6 مانگ لەگەڵ یەپەگەدا بووم قە نەچووم بۆ عەفرین، بەڵام ئەویش پارچەیەکە لە ڕۆژئاوا کە سەر بە کانتۆری جەزیرە و کۆبانیە. بۆ من شاردشی داعش و تیرۆریزم و ئەردۆغان بە گەڕانەوەی من بۆ ڕۆژئاوا تەواو نابێت. ئەم ڕێکخراوە ئەمریکیە بۆ هەر ڕووداوێکی لەو جۆرە خۆیان ڕێک دەخەن بۆ سازدانی هەڵمەت و پشتیوانی. پەیوەندیمان کرد بە یەکەوە بۆ ڕێخستنی ئەم پشتیوانە پێویست بوو بە پەلە هەڵوێ سوەربگرین بەرامبەر ئەو هێرشانە. ئێمە هاتوینەتە بەردەم کۆشکی سپی بۆ ئەوەی بە هەموو جیهان و بەهێزترین وڵاتی جیهان پیشان بدەین کە خەڵق بێدەنگ نابێت بەرامبەر تۆندڕەویەکانی تورکیا خەڵق هوشیار دەکەینەوە لەو بارەیەوە. سەرباری ئەوەی ئەمریکیەکان بە گەرم و گوڕی و پشتیوانی کورد دەکەن، بەڵام ئامادەبوونی کورد لەو جۆرە هەڵمەت و پشتیوانیانەدا زۆر لاوازە. من ئیش لەگەڵ ڕەوەندی ئەفغانیەکەم، ڕەوەندی ئێرانیەکەم، ڕەوەندی عەرەبەکەم. ئێمە پەرتەوازەترین ڕەوەندی لە ئەمریکا وەکو وتم حزب دارزان. ئەمریکیەکان لە ئەمریکا ڕێکخراوێکیان دروست کردووە بۆ پشتیوانی کورد، هەڵمەتی داکۆچیکردن لە تێکۆشانی کورد لە ڕۆژئاوا و پارچەکانی دیکەی کوردستان. ئێمە لە ڕێکخراوی پشتیوانی کورد لە باکووری ئەمریکا هاوپەیمانین لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان. دەمانەوێت بزوتنەوەیەکی هاوپەیمان دروست بکەین بۆ پشتیوانیکردنی کورد و پرسی کورد لە ئەمریکا. یەکێکی دیکە لەو شەڕوانە ئەمریکیانەی کە لە ڕیزەکانی یەپەگەدا دژی داعش خزمەتی کردووە باز لە ئەزمموی خۆی دەکات لەو بارەیەوە. ڕۆژئاوا زۆر تایبەتە، شوێنێکی زۆر گەرنگە. من لەگەڵ لەشکری ئەمریکادا بووم لە عێراق، بەڵام بوونم لە ڕۆژئاوا ئەزممویەکی جیاواز بوو. بە شێوەیە کوردەکان زۆر هاوکار و یارمەتیدەر بوون، هەستمە کرد پارێزراوم. کوردەکانی بەشداربووی ئەم ناڕەزاییە باز لە پشتیوانی خۆیان دەکەن بۆ کوردانی ڕۆژئاوا. هنا بۆ من بەڕاستی کە من لێرەم بۆ ڕۆژئاوا هێنەکەم ئەوان خۆیان خەڵاتیان شەهید دەبن لە پێناوی کورد و کوردستانە. ئێمە لێرە ئەوەی کە بێماکەی شتێکی بەسیتە، ئەوەی کە خۆپیشاندانی بچوو بکەین دژ بە ڕژێمی فاسدی تورکیا. کچێکی ئەمریکی باز لە دەستوری ئەو قەوارە سیاسیەی ڕۆژئاوا دەکات. ئێمە دەڕوانینە ئایدۆلۆژیا و ئیلهامبەخشی خەڵقانی ڕۆژئاوا و ئەگەر دەستورەکەیان بخەنیتەوە دەبینیت کە بە یەکسانی جەندەر و پەروەردە پابەند بە مێژوو فەرهەنگیان لە سیستەمی کۆمەڵایەتی و سیاسی شێوەی سیستەمێکە کە ئازادی زیاتر فراهەم دەکات. هاوکات لە چەند شارێکی دیکەدا ناڕەزایی خۆپیشاندان سازکراوە. ئێمە کار لەسەر چەند خاڵک دەکەین. تۆ دەبینی ئەم ڕێکخراوە ئەمڕۆ لێرەیە، بەڵام لە ڕاستیدا لە چەند شاری جیاواز ناڕەزایی لەم جۆرە ئەنجام دەدەین. ئەمڕۆ لە ناکسڤیل و لە سان فرانسیسکۆ و ساندیاگۆ و هەروەها لە بۆستن سازکراوە. هەمویان بەشێکن لە ڕێکخراوەکەمان ناکا. ئێمە کار دەکەین بۆ ڕێکخستن لە یەک کاتدا و بۆ هەمووان. کوردەکان و ئەمریکیەکان هەماهەنگ پێکەوە لەم ناڕەزاییەدا بەشدار بوون. بەهێزترین سەنگەری شەڕی دژ بە هەمەجیەت و یا مرۆڤایەتی لە کۆمەڵاتی ناوینە بە دڵنیایی هەڵبژتێکی گەورەیان هەیە لە ناوەندە سیاسیەکانیش و لە خەڵکی ئەمریکاشەوە. لۆکاش چاپمان بە زمانی کوردی باز لە ئەزمموی خۆی دەکات لە ڕۆژئاوا. ئەز ڕۆژئاوا پڕ هەست دەکەم بەری ئەزگاویەتەکە بۆ شەشمە شێرکرد دیجیتاڵ يا حزب تيروريست اشتراء از بگرم امریکا از هین کردستان گلک حوالی من شهید بکن دما از هاتم لور دما از هاتم لچالاکی او حوالی من شهید کت من فکری I think about them when I come. پرسی شەڕی داعش و ناڕەزایی بەرامبەر تۆبارانکردنی تورکیا بۆ ناوچەکانی عەفرین و ڕۆژئاوا بۆتە خاڵی هاوبەشی پشتیوانی نێوان ئەمریکیەکان و کورد لەم خۆپیشاندانەدا. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.